هاندان پێویستە حماسەتمان بەو شەی هاندەرانە بۆ هەموو ئەو کەسانەی کە باوەڕیان بە یەزدان عیسای مەسیح هەیە دەربخەین. ئەم بنەمایە لە ژیانی بەرناباسەوە وەرگیراوە، کوڕی بانگەشە. بەرناباس هاندەر پێشتر لە کردار چاومان پێکەوتو بوو، بەڵام لە کاتی لەدایکبوونی کلیسا لە ئەنتاکیادا بە شێوەیەکی زۆر تایبەت وەک هاندەرێک دەرکەوت. بەرناباس لە ئۆرشەلیمەوە نێردراوە بۆ ئەنتاکیا بۆ هاندانی کەنیسەی نوێ، بەڵام بۆ ئەوەی لە دقەیەک تێبگەین بە سەیری ڕستەی پێشەیەکی بکەین لە کردار بەشی 11. پاشان دەگەڕێینەوە بۆ دروستکردنی پەیوەندیەک بۆ ڕووداوەکان بۆ ئەوەی لە ڕێبەزکردنی چیرۆکەکە تێبگەین. لە کردار بەشی 11 چیرۆکی دامەزراندنی کلیسا لە ئەنتاکیا دەبینینەوە کە سووریایە، کەواتە دقەیەک دەڵێت. ئینجا ئەو کەسانەی بەهۆی ئەو چاوساندنەوەی بەسەر ستیفانۆس داهات پەرشوبڵاو ببوونەوە پەڕینەوە بۆ فینیکیا و قوبرس و ئەنتاکیا. باسی پەیامی خودایان بۆ کەس نەدەکرد بۆ جوولەکە نەبێت. ئەمەش گرنگە چونکە لەم کاتەدا هێشتا تێنەگەیشتبوون کە مزگەێنی ئینجیل بۆ ناجوولەکانیشە تەواوی دەکەین، بەڵام هەندێکیان خەڵکی قوبرس و کۆرین بوون. کاتێک هاتنە ئەنتاکیا قسەیان بۆ یۆنانیەکان دەکرد و مزگەێنی عیسای خاوەن شکۆیان دەدا. یەزدان پشتگیری کرد ژمارەیەکی زۆر باوەڕیان هێنا و بۆ عیسای خاوەن شکۆ گەڕانەوە. ئەمە یەکەم کەنیسەیە ناجوولەکەکانە، بەڵام بۆ ئەوەی لێرەدا لەم دقە و هەندێکە لەو دەستەواژەی تێبگەین کە لەم چوارچێوەیدا وتران دەبێت ڕێزبەندیە گەورەتری ڕووداوەکان تێبگەین. هەر با لەبەر ئەم هۆکاریشە پێکەوە بگەڕێینەوە بۆ ڕووداوی گرنگەکان کە پێشتر لە کتێبی کردار ڕوویانداوە. سرەتا لە 7 پیاوە هەڵدەبژێرە. بیرتانە کاتێک بێوەژنە یۆنانیەکان گلەی ئەوەیان دەکرد کە پێشکەشکردنی خواردنی ڕۆژانەی لەبیر کردووە کاتێک کەنیسەی ئۆرشەلیم گەورەتر دەبوو. هەر لەبەر ئەم هۆکارەکە کە ئەم پیاوانەی بۆ پەرپرسیارەتی ئەم خزمەتە هەڵبژێردرا. ئەم پیاوانە جوولەکان یۆنان بوون. بە واتایەکی تر ئەو جوڵانەکان بوون کە لەو کاتەدا لە ناوچەی جیاوازەکانی جیهانی هاتوبوون. ئەو دقە دەبینین کە ئەم چیرۆکە تێدا هاتووە لە کرداری بەشی 6 کاتێک نێردراوان قسە دەکەن و دەڵێن خوشک و برایان لە نێو خۆتاندا 7 پیاو هەڵبژێرن کە ناوبانگیان باش بێت و پڕ بن بە ڕوحی پیرۆز تاکو لەسەر ئەم ئەرکە دایان بینین. ئێمەش خۆمان تەرخان دەکەین بۆ نوێژکردن و بۆ خەزمەتیکردن ڕاگەیاندنی پەیامی خوددا. هەموو کۆمەڵەکە ئەم پێشنیارەیان بەدڵ بوو، جا ستیفانۆسیان هەڵبژارد کە پیاوێکی پڕ لە باوەڕ و ڕوحی پیرۆز بوو، لەگەڵ فیلپۆس و پرۆخۆرۆس و نیکانۆر و تیمۆن و پەرمیناس و نیکالۆسی ئەنتاکی کە ببوونە جوولەکە. نیکۆلاس تاکە ناجوولەکە بوو ئەم گروپەدا، بەڵام چووە سەر ئاینی جوولەکەکە. 6 پیاوێکی تر جوولەکەی یۆنانی بوون و هەموو ناوەکەیان توخمێکی یۆنانی تێدا بوو. لە پێش نێردراوەکان ڕاگرتن، ئەوانیش نوێژیان کرد و دەستیان لەسەر دانان. دەبێت وریای ئەو ڕێزبەندیەی بین کە لە دەقەکەیدا هەیە پێویستە بەو پیاوە هەڵبژێردراون. ناویان هاتوون. لێرەدا یەکەم ناو کە باس کراوە ستیفانۆسە. دوای ئەوەی ڕووداوەکان کەمێک زیاتر بەرەو پێشەوە دەچن، دەبینین ستیفانۆس شەهید دەکرێت بەهۆی باوەڕهێنانی بە عیسای مەسیحەوە. لە کتێبی کردار بەشی 8 ئایەتی 1 لەبارەی ئەم چیرۆکە دەخوێنینەوە و دەفەرمووێت شاول بە کوشتنی ستیفانۆسی رازی بوو. ئەمە ئەو پیاوەیە کە دوای ئەوە دەبێتە پۆلسی نێردراوی خوددا، مزگەێنیدەری گەورەی گەڵان. ئەو کەسەی لێرەدا بە کوشتنی ستیفانۆس رازی بوو دقەیەکی تەواو دەکات و دەڵێت هەر لەو ڕۆژەدا کلیسا لە ئۆرشەلیم تووشی چەوسێناوەیەکی توند هات. هەموو ئەو ناوچەیەکانی یەهودا و سامیرا و پەرشوبڵاو بوونەوە نێردراوان دەبێت. ئەم دقە دەخوێنینەوە بۆ ئەوەی تێبگەین کە کاتێک وشەی هەموو کەسێک دەبینین بە مانای هەموو ئەو باوەڕدارانەی دێت کە لە ئۆرشەلیم دەژین،
بەڵام دەبێتە لە سیاقی ئەو فەرموودایە تێبگەین کە تیادایە لۆقای مزگەنی دەر. نووسەری کردار وشەی بەکاردەهێنێت، شتێکی زۆر سەیر دەبێت بۆ هەموو ئەو باوەڕدارانەی لە ئۆرشەلیم دەژین بەرشوبڵاو بن، تەنها نێردراوان نەبێت کە زۆرترین مەترسیاریان لەسەر بوو، بەڵام نێردراوان لە ئۆرشەلیم لە کلیسای چەوسێنراومانەوە. پرسیار ئەوەیە ئەوانەی پەرشوبڵاو کرانەوە کێن؟ با ئەو دقەی بینین کە یارمەتی دەرمان بێت بۆ زانینی ئەم بابەتەی. دوای شەهیدبوونی ستیفانۆس لەبارەی فیلپۆسەوە دەخوێنینەوە ناوی دووەمی لیستەکە. ئەوانەی پەرشوبڵاو بوونەوە دەگەڕان و مزگەنی پەیامی خودایان بڵاو کردووە. فیلپۆس بەرەو شاری سامێرا چووە، خواردەوە و لەوێ مزگەنی مەسیحی بە خەڵکەکەدا ڕاگەیاند. لێرە کەسێکی ترمان هەیە لە لیستەکەدا کە دەچێتە سامارا و بەجارێکی تر بگەڕێنەوە بۆ بەشی 11ی کردار. کاتێک هاوڵێک هاتە کلیسای ئۆرشەلیم سەبارەت بە ئەنتاکیا، بەرناباسیان نارد، بەڵام پێشتر ئەو دەخوێنینەوە کە پیاوەکە پەرشوبڵاو بوونەوە بە واتایەکی تر ستیفانۆس شەهید بوو. فیلپۆس بۆ سامارایان شۆڕ کرایەوە. پێنجەکەش تریش لە هەمان کاتدا بڵاو بوونەوە تا ئەنتاکیا ڕۆیشتن و لەوەیە کلیسەیان دامەزراند. هەروەها با ئەوەمان لەبیر نەچێت کە یەکێک لەو حەوتە پیاوەکە خەڵکی ئەنتاکیایە، ئەو پیاوەی کە باقی حەوتە بوون. ئەوانە بوون کە بڵاوبوونەوە بە ئەرکێکی زۆرەوە گروپی بچووکی دیکەیان لەگەڵدا بوو و تا ئەنتاکیەدا ڕۆیشتن و لەوەیە کلیسەکەیان دامەزراند بە سەرنج بدەین لە کرداری چی ڕوویدا. ئەم هاوڵە گەیشتە کلیسای ئۆرشەلیم، ئەوانیش بەرناباسیان بۆ ئەنتاکیەدا نارد. کاتێک گەیشت و نیعمەتی خودای بینی دڵشاد بوو، هەمووانی هەندا بۆ هەموو دڵنیایەوە لەگەڵ مەسیحی خاوەن شکۆ بمینێنەوە. لێرەدا پرسیار ئەوەیە بۆچی بەرناباسیان هەڵبژارد؟ هۆکارێکی لە پشماوەی ئاەتەکەدا دەبێنرێت. تەواوی دەکات و دەڵێت چونکە پیاوە چاک بوو، پڕ بوو لە ڕوحی پیرۆز و باوەڕ. خەڵکێکی زۆریش هاتنە پاڵ مەسیحی خاوەن شکۆ. بەڵام ڕەنگە هۆکارێکی دیکەش هەبوو بێت، ئەویش ئەوەیە کە بەرناباس کەسێکی دەمارگیر نەبوو، چونکە لە هەمان کاتدا پەترۆس و نێردراوەکانی دیکە هێشتا هاوڵیان دەدا ئەو بیرۆکە قبوڵ بکەن کە ڕزگار بوو، نەدوولانەکانیش بەردەستە. کاتێک گەڕایان کرد کە دەتوانن کام پیاو بنێرن بۆ ئەنتاکیا بۆ ئەوەی لەوێ خزمەتی بۆ باوەڕداران ناجوولەکەکان بکات، بەرناباسیان هەڵبژارد، چونکە دەیانزانی ئەو تێگەیشتووە لەوەی کە مزگەنی ئینجیل بۆ هەموو مرۆڤەکانە. بە بەرناباس دەگوترا هاندەر کوڕیە هاندەر و ئێمە پێش ئەوە لە لێکۆڵینەوەکەماندا لە کردار بەڕێوە کەوتوبوو. بۆ نمونە بڕوانە کردار بەشی 4 36 حتا 37 دا سلماندی کە پیاوێکی دەستکراوەیە. ئەم بورگەیە دەڵێت کە نێردراوان پێیان دەگوت کوڕی هاندەر و ئەمەش مانای ئەوەیە بەرناباسیشە. دووەم شت ئەوەیە بڕوانە کردار 9:26 حتا 27 کاتێکی پێویستی بەسەر برد بۆ دڵنیابوونەوەی لە ڕاستی ئەزموونی پۆلیسی نێردراو و گۆڕانەکەی. دەتوانین بیر لەوە بکەنەوە کاتێک بەرناباس بەرگری لە ئەزموونی گۆڕانی پۆلیس کرد، لە کاتێکدا کە نێردراوان گومانیان هەبوو لەو بڕیارەوە، بەڵام بەرناباس گرنگی پێدەدا. بەرناباس کەسێکی زۆر خەموخۆر و هاندەر بوو، نێردراوانیش ئەمەیان دەزانی و پەسەندیان کرد. هەر بۆیە پێم وایە ئەوە هۆکارێکی دیکەیە بۆ هەڵبژاردننی ئەوە. سەیەم شت سەبارەت بە بەرناباس بڕوانە کردار 11:23 ئەوەیە کە ئەو کاتێک دەیزانی مرۆڤەکان پەیامی ڕزگاربوونەوەیان قبوڵ کردووە بەبێ گوێیاندانە، پێشنیانە پەرۆش بوو. دەتوانین بزانین کە بەرناباس چەند پەرۆشی بوو کاتێک پێی هەبوو گەڵانی ئەنتاکیە باوەڕیان بە عیسای مەسیح هەبوو لە ئەنجامی ئەو پیاوانەی تر کە چوونە ئەنتاکیا و لەوێ بانگەشەی ئینجیلیان دەکرد و بەرناباسیش لەوێ هانی باوەڕداری دەدات. پرسیارەکەمان بۆ تەفکیرکردن و جێبەجێکردنی ئەوەیە لە کاتێکدا کار دەکەین بۆ چەندی سیفەتی هاوشێوەیەکی مەسیح لە ناو خۆماندا، بۆچی دەبێت هەندن لە لووتکەی لیستی سیفەتەکاندا بێت؟ ڕەنگە کاتێکی زۆرمان پێی بچێت بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە، بەڵام
ڕەنگە یەکەم وڵات ئەوەیە بێت کە ئەم بابەتەی بە سادەیی ژیانی مرۆڤەکان دەگۆڕێت. بەڕاستی ئەمە ڕوودەدات چونکە هەمووان پێویستمان بە هاندان هەیە. ئەمەش لە کردداری لەگەڵ کەسێکی وەک بەرناباس بە تایبەتی ڕوونە کە لەم سیفەتدا زۆر ڕوون بوو، هەر بۆیەش ناوێکیان گۆڕی بۆ ئەوەی وەکو هەندەر بمێنێتەوە. نمونەیەکی گەورەیە بۆ هەر یەکێک لە ئێمە. با کاتێک بۆ بیر بکەینەوە لە قۆناغی جیاوازەکانی ژیانمان تەرخەم بکەین. لەوانەیە کەسێکی دیاریکراو هەبوو بێت کە گرنگی پێت دابێت و هاتنی دابێت لە سەردەمێکدا کە پێویستت بە هاندان بووە. چەندە جیاوازی لە ژیانی تۆدا خوڵقاندووە، کەسێک باوەری پێت هەبوو تەنانەت کاتێک خۆت باوەرت بە خۆت نەبوو. سوپاسی خودا دەکەم بۆ ئەم مەسەلەیە و بۆ ئەم کەسە. ڕاستیەکە ئەوەیە کە هەر یەکێک لە ئێمە پێویستی بە کەسانێک هەیە لە ژیانیدا وەکو بەرناباس بێت. دووەم ڕاستی لەم بابەتدا ئەوەیە بنەمای نووسراوەیە کە ئێمە لێرەدا باسی دەکەین و ئەویش ئەوەیە پێویستە حەماسەتمان بە وشەی هەندەرانە بۆ هەموو ئەو کەسانەی کە باوەڕیان بە یەزدانی عیسای مەسیح هەیە دەربخەین. خودا یارمەتیان بدات نەک تەنها سوپاسی هەموو ئەو کەسانەی بکەن کە هەنیان دایە لە ژیانمان، بەڵکو یارمەتیمان بدات بۆ ئەوەی وەک بەرناباس بین. هەروەها ببینە سەرچاوی هاندان و پاڵپشتی بۆ کەسانی دیکە دەوروبەرمان کە پێویستمان بە هاندان و پاڵپشتی ئێمەیە بۆ پێشەوە.